هاوسنووری ناحیەکانی کۆکس و قەرەتەپە و ئەو بۆشایە ئەمنی لە سنوورەکەدا هەیە وای کرد بەرپرسانی حیزبی و حکومی هەردوو لە کۆ ببنەوە. بەڕێوەبەری ناحیەی کۆکس لەگەڵ لێپرسراوانی کۆمیتەکانی زەنگابات و قەرەتەپەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی قەرەتەپە و بەرپرسە ئەمنیەکانی ئەو ناحیەیە کۆبوونەوە لەسەرەوەی چی بکەن و چۆن بتوانن زیاتر هەماهەنگ بن لە ڕووی ئەمنیەوە کە ماوەیەکە بەتایبەت لە سنووری قەرەتەپە هێرشەکانی داعش زیادیان کردووە. لغرض التعاون بين الناحيتين لأنه مشتركات بيننا وبين كولوجو كناحية زراعيا اقتصاديا أمنيا. احنا اكو تعاون قبل ميلادنا. أنا رحت زيارة لهم يعني يكون مواضيع وايد اتفقنا عليه. فزيارتهم اليوم كانت موفقة جدا لأنه ما جايين يمي وجوي اكو يعني تفاصيل اتفقنا على مواضيع يعني التعاون اللي يصير بيننا وسيطرات اللي بيناتنا مشتركه واكو اراضي زراعيه مشتركه بيناتنا اكو خروقات امنيه يصير بيننا وبين كولوجو اتفقنا عليه وان شاء الله الايام الجايه ان شاء الله افضل. سنوورێکی هاوبەشی زۆرمان هەیە لەم سنوورە ئێمە ماوەیەکە پێشنیارمان کرد کاک سەردار میدوناحی کۆلۆجۆ لەگەڵ کاک وەسفی میدوناحی قەرەتەپە بۆی دانیشن پەیوەندیکی باشمان هەیە لەم سنوورە لە نێوان هەم هاوڵاتیان و هەم ئیدارەی ئەم ناوچەیە و ضرورەت و پێویستیش وایە کە ئەم پەیوەندیە زیاتر باش بێ بۆ ئەوی بەرژەوەندی خەڵک لەم ناوچەیە بپارێزین ئەگەر هەموو پێکاتەکان لێرە ئەگەر کورد ئەگەر عارەبە پەیوەندیکی باش هەیە توانیمانە لە ڕێ ئەو پەیوەندیەوە کە لە نێوان ئیداراتی ئەم ناوچەیە خەڵک کەمترین زەرەرمەند بووە لە سنووری ناحیەی قەرەتەپە. بەرپرسانی هەردوو ناحیە ڕێککەوتن لەسەر ئەوەی گرفتی زەویە کشتتوکاڵەکانی هەردوو ناحیەی کۆکز و قەرەتەپە چارەسەر بکەن کە بەهۆی تعریبەوە لە سەردەمی ڕژێمەوە دروست بووە. پرۆژەی ئاودێری سەرەکی ناحیەی قەرەتەپە سەرچاوەکەی لە ناحیەی کۆکزەوە جگە لەوەش ئێمە ئەو سنووری کە لە بینمانە لە بین ناحیەی قەرەتەپە و ناحیەی کۆکز بۆشایەکی تێ هەندێ مەسائل ئەمنی هەندێک ئەوانە بێ مناقەشەمان کرد لەگەڵانە و ئێمە بەردەوام دەبین لەو سەردانە هەروە ئەوان سەردان ئێمەکەن بۆ ئەمە هەر کێشێک هەر گرفتێک ئێمە لە نێوان هەردوو ناحیەکمان ئێمە بتوانین پێکەوە چارەسەری بکەین. لە ساڵی 2017 و لەو کاتێک کە هێزەکانی پێشمەرگە لەم سنوورە نەماون لە کۆی 63 گوندی سنووری ناحیەی قەرەتەپە 10 گوندیان بۆی هێرشەکانی داعشەوە چۆڵ کراون. ئەمەوە دەردەخات کە بەهۆی ئەو بۆشایی ئەمنیەی کە لە دوای پێشمەرگە دروست بووە تیرۆریستان توانیوانە چالاکی و هێرشە تیرۆریستەکانیان زیاد بکەن. هەر بۆی لێپرسراوانی حکومی لەم سنوورە چاوەڕێی ئەو هەمانگیان کە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان دەستیان پێ کردووە بۆ گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە بۆم سنوورە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، ناحیەی قەرەتەپە.